ئێرە ڕادیۆ دەنگی گەلە. لەرکێبی سەرمانن سڵاوتان لەبێم کاتتان باش هەواڵەکانم کاتژمێرەتان پێشکەشەکەین. هەردوو پەرلەمانتاری دەم پارتی عومەر ئۆجەلان و ئۆزگور فاق ئەڕۆڵ لابارەی گۆشەگیری سەر ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان لەگەڵ کاربەدەستانی سیپیتی لیداریان ئەنجامدا و عومەر ئۆجەلان ئەوەی خستۆتە ڕووکەوە سەبارەت بە گۆشەگیری و پێشەلکارە نایاساییەکان کە بەسەر ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان پێڕەو دەکرێن زانیاریان گەیاندۆتە بەرپرسانی سیپیتی و باسییان لەو کردووە کە بەرپرسانی سیپیتی لەو بارەی و پیانوتون کە بەبێ مۆڵەت ڕێگە پێدانی وڵاتانی ئەندام ناتوانن راپۆرتی سەردانەکان بۆ ڕایگەشتی ئاشکرا بکەن. عومەر ئۆجەلان ئەو شوویتۆ کە ئەوان بەبیری کاربەدەستانی سیپیتیان هێناوتۆ کە دۆخی ڕێبەر ئۆجەلان بۆ گەلی کورد و پرسی کورد زۆر گرنگە و ڕایانگەاندۆ کە داوان لە سیپیتی کردووە لەو بابەتەدا هەسیار بن و گوشار بخەنە سەر تورکیا. هاوکات ئۆزگور فاق ئەڕۆڵیش لە دیدارەکەدا لەگەڵ سەرۆکی گشتی سیپیتی و کاربەدەستانی دیکە و کۆمیتێدا بەشدار بووە مەژی بۆ کردووە کە کاتێکە لومەرجی مرالی لە بەرچاو بگیرێ پێویستە سیپیتی کە ماوەی 25 ساڵە چاودێری دۆخی و زیندانە دەکا خاوەنداری لە ئەرکی خۆی بکە. ئۆزگور فاق ئەڕۆڵ ئەو شاشکرا کردووە کاڵۆی سێنوکەی سیپیتی لە سیاسەتی گۆشەگیریدا ڕێگە بۆ تورکیا خۆش دەکا و باسی لەو کردووە کە لەو ڕۆ ڕەخنیان لە سیپیتی گرتو و ڕایانگەاندۆ پێویستە هەڵوێستێک بگیرێتە بەر کە نیگەرانەکانی ڕێبەر ئۆجەلان و گەلی کورد لەباری دۆخی عەبدوڵڵا ئۆجەلان بڕاوێنرێتەوە بۆ ئەوەش چیمان لەدەست بێ دەیکەین. پارێزەرانی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان کە ماوەی زیاتر لە 3 ساڵە ناتوانن هیزانێرێکیان لەو بارەوە بەدەست بخرێ بە بەسی ئەنجامدانی دیدار داواکارێکیان پێشکەش کردو هەریەک لە ئیبراهیم بڵمەس سوزان ئێکیپا ئێمران ئەکمەکچی و جەنگی سوورکلی لە پارێزەرانی نووسنگی یاسایی سەدا بۆی بتوانێت دیدار لەگەڵ ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان عومەر خەیری کۆنار حامڵی هەڵدرمەوەی ساکتاش ئەنجام بدەن سەردانی هەرێک لە داواکاری گشتی کۆماری بۆرسا و بەڕێبەتی زیندانی ئیمرالیان کردووە. لە 25 داری 2021 کۆتا یاسایی زانیارێک سەبارەت بە ڕێبەر ئۆجەلان بەردەستنیە پارێزەرانی ئۆجەلان هەفتەی 2 جار داوای ئەنجامدانی دیدار لەگەڵ ڕێبەر ئۆجەلان دەکەن بەڵام بە پاسەری سزای دیسپلین دەوڵات ڕێگری لە ئەنجامدانی دیدار دەکات. لە دەستەی دەستپێشخەری کامپینی ئازادی بۆ ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ دۆزی کورد بە ناونیشانی دیالۆگ لەگەڵ ئۆجەلاندا لە نێوان ڕۆژانی 15 بۆ 22 حوزەیران چالێکی نێودەوڵەتی بەڕێوە دەبات. لە چوارچەوەی کارەکانیدا دەستپێشخەری کەمپینی ئازادی بۆ ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ دۆزی کورد لە دژی گۆشەگیری ئەمرالی داوا لە ژمارێک ڕۆشنبیر خەباتکار و چالاکوان و هونەرمەند و چەندین سندیکا و لایەنی دیکە کراوە کە لە نێوان ڕۆژانی 15 بۆ 22 حوزەیران لە چالێکی دیالۆگ لەگەڵ ئۆجەلان و بڵاوکردنەوەی فکری ڕێبەر ئۆجەلاندا بەشدار بن. سەبارەت بەو بابەتە دەستپێشخەری لە ڕاگەیەنراوێکدا باسی لەو کردووە کە زیاتر لە 25 ساڵە ڕێبەر ئۆجەلان لە ژێر گۆشەگیرێکی سەختدایە بۆیە ناتوانین باوەڕ بە کۆمیتەی ڕێگری لە شکنجەی سیپیتی و ئەنجومەنی ئەوروپا و دادگای مافەکانی مرۆڤی ئەوروپا نەکرێت. هەر لە ڕاگەیەنراوەکەدا باس لە نووسینەکانی ڕێبەر ئۆجەلان دەکا و دەڵێن نووسینەکانی ڕێبەر ئۆجەلان ئیلهام دەدا بە ڕۆشنبیر و ئازادی خوازان و باسییان لەوە کردووە کە دوای ساڵانێک وەکو پێشەنگی کۆمەلگەی دیموکراتی ئازادی فرەنەکەوی فرە باوەڕداری گەڕاوەتەوە لە ژووری تاکەکەسی زینداندا فەرسەفەی ژن ژیان ئازادی پەرەپێدا و لە سەدەی 21دا بوو بە دروشمی ژنانی سەر هەڵدەر و تێکۆشەر. لە کەمپی پەنابەرانی شێد ڕۆستەم جوودی مەخموریش چالاکیە گری بۆ ئازادی جەسی ڕێبەر ئۆجەلان کە لە 20 تەموزی 2023 دەستی پێ کردووە لە ڕۆژی 274میندا بەردەوامە. لە کەمپی پەنابەرانی شێد ڕۆستەم جوودی لە مەخمور لە پێناو ئازادی جەسی ڕێبەر ئۆجەلاندا چالاکیە گری دەستی پێ کردووە لە ڕۆژی 274میندا بەردەوامە. شەی ڕابردوو گروپی 55مین دەستیان بە چالاکیەکە گرت. ئاگاهی ڕێبەرێ خۆ نینە ئەvە 3 ساڵەمە ئاگاهی ڕێبەرێ خۆت نینە هەر ئەنسانێکی کو تێگرتن مافێوی هەیە و ماڵباتە خۆرە پارێزەرێ خۆرە هەفدیتنێ بکێ ئیشتە دەولەتە ترک وی مافیژی نادێ ڕێبەرتی بەجایەک و ئەمژی ڕێبەرتیرە بگن و ئەمژی تفاقە خۆ خوارد بکن و ئەم ڕێبەرێ خۆ خودی دەرکەون لازمە ئەم وەکە ژن و وەکە جوان گەرەک ئەف بارێهنێکی زەحفتر تکەوێ سەر ملێ ژنێ و تکەوێ سەر ملێ جوانەدا گەرەک ئەم ڕێبەرتیە خۆ خودی دەرکەون دوی تەمەلێ مازندا ئەبە تەمەلی چۆ هەفتە و 5 ساڵە ڕاستی دێمەکی دەولەتە ترک یعنی وجدان پێرە نەمایە و ئینسانێکی دوی تەمەلێ مازندا ڕەهین گرتیە ئیرۆ سەرۆکێمە
وجا گرک امجی ربری خو خودی در کفن و امجی اتفاقا خو چکن و یکیتیا خو خورد بکن و امجی دست ربری خو و شورش خو ام دست و خورد دولت ترکجی دو خواهد لپ خواهد هر داری ربری ما نقابینا 4 دیواره دگرتیا دملکی دا از حوالی ما ایراد زندان دا برخوادانی که کی به هم پرد نمشاندن حتی کو ام سروک آزاد ام نگهنا سروک خود نف خود نبین افچالکی ما بردوام بن و ام دوشن بی سروک جیان نابه و بی سروک جیان نابه و شهید نامرن و شهید نامرن کەجەکە دەڵێ هەڵبژاردن بەرپرسیارەتی هێزە دیموکراسی خوازەکانی زیاتر کردووە ئەوەی خستۆتە ڕوو کە کاری سەرەکی ئەوەیە کە ئەنجامەکانی تێکۆشان لە دژی فاشزم بگۆدرێ بۆ ڕێخستن و چالاکی لەسەر بنەمای ئازادی گەلی کوردی تورکیا گەلی کورد ببورن و تورکیا دیموکراتیک بکرێ. Hevserukatiya konseyre ve berakeceke ji bu hilbijartine Sûyeke adarê daxuyanî da û balkişan li ser encamen hilbijartine. Daxuyanî hevserukatiya konseyre ve berakeceke wihaye em pêvajoya piştî hilbijartinan ji bo gelê Kurd û hêzên demokrasiyê giring dibînin. Hilbijartinên herêmî li Tirkiyeyê bingeha çareseriya pirsgirêkan xurtir kirin. Encama derketî holê firsend û derfetên giring dan hêzên siyasî em ji weke tevgera azadiya Kurd vê rewşê weke firsendek giring dinarxînin weke pêwîstiya vê helwest û berpirsyariyê hewce dibînin ku hêvî û fikarên xwe ragihînin. Pêşî dibe em bêjin ku ev hilbijartin di rewşeke antîdemokratik de pêk hatiye. Desthilatê bi destê dewletê Sêrî her cure hîle, lîstik û dek û dolabê da. Bi taybetî jî li Kurdistanê sînorê van kirinan nebû. Bêyî veşêrên asker, polîs û kesên paramilîter birin bajarên Kurdan. Bi vê yekê destanê sergelek bajar, navçe û bajarokên Kurdistan û bîna gel destê ser kirin. Ev jî têrê wê nekir, bi destê yêseke hewl da desteyîne ser bajarên mezin ên li Kurdistanê û Tirkiye. Lê weke li wanê hatî dîtin, bi berxwedana gel û piştevaniya rayakiştiya Tirkiye rê li ber vê yekê hat girtin. Ya rastî ev hekû îtifaqa AKP, MHP, PDK, Hizbul Kontra li Kurdistanê deng jî gel negirt û ti şarêdarî bi dest nexist. Şarêdariyên hatine girtin jî hatin deste ser kirin. Tevî van hemûyan ji AKP bi têkçûyîneke mezin re rûbroma ev jî nîşan dide ku rewşa AKP jiya xuya dike xirabtir e. Tenê xwîn jê neçû AKP veguherî miriyeke siyasî. Encama herî giring a hilbijartinan ev e ku AKP bi têkçûyîneke mezin re rûbroma ye. Tirkiye dibin reveberiya 22 salana AKP û Tayyip Erdoğan de veguheriye enkazeke. Ev necare yeke ye ku AKP û Tayyip Erdoğan têk diçin. Di hilbijartinên hefte Hezîrana 2015 de ji AKP têkçû û ji rêveberiyê ket. Ev yek jî bi stratejî rêberapo û kar û xebatên hêzên demokrasiyê pêk hat. Îro jî têkçûyîna faşîzmê de helwesta gelê Kurd hebûna têkoşîna li Kurdistanê diyarker bûye. Hevserokatiya konseyre ve berakeceke balkişan servan xusûsan jî gelê Kurd û hêzên demokrasiyê hêjî destpêkê ve bi awayeke zelal û bênaber li ber mekanîzmaya derbêya ya faşîzma AKP MHP rabûn. Helbet helwesta rêberapoya li İmralê jî serkêşiya vê berxwedanê kir. Gerlayên azadiya Kurdistanê li berxwedan bi hezaran hevriyên li zindanan li berxwedan. Jin û ciwanên Kurd li dijî zexta faşîst û şerê taybet li berxwedan. Gelê Kurd ne tenê li Bakurê Kurdistanê li 4 parçeyan û derveyî welat berxwedaneke mezin kir. Di hilbijartinên Sûyeke adarê de jî gelê Kurd ev helwesta xwe bi awayeke zelal nîşan da. Di vê helwesta jiyana azad a gelê Kurd û ısrara wî ya ji bo demokratîkkirina Tirkiye bê dîtin û fêm kirin. Faşîzm bi stratejiya jiyana hevpar û berxwedana li ser vî esasî têkçû. Vê yekê berpirsyariya dîrokiya hêzên demokratîk zêdetir kir. Êdî li ser bingeha azadiya gelê Kurd pêşxistina demokrasiya li Tirkiye weke karê herî sereke li pêşiya me ye. Weke din piştî 50 salî CHP li Tirkiye bû partiya yekemîn. Ev yek jî nîşan dide ku civaka Tirkiye erka rêvebirina Tirkiye daye CHP.
جبر وی که و هلوست و نزیکاتیا CHP یا جنها و پی و گرینگ به ام جوی روشه دبینن و گرینگی ددنه دوی CHP پیشی باش بین بکه گو اف انجام چوهاتنه بدست خستن دوی رولا گل کرد گلین ترکیه و تفگرا دموکراتیک و شورشگرا ترکیه یاد تکوشنال دیجی فاشیزم ده ببینه جواکا ترکیه ده سردما 1973 ده دستک دا ترکیه و برپرسیاری دایه لی CHP یا بلیدرتیا بلند اجوید نکاری دولت پرستیا هشک آنتو نتو پرستی و شوونیزم در باس بکه نها جواک فرسنده که دویمی دا CHP و هک فرسنده بکار بینه و دستک جواک و هزین دموکراسی بگیره ده چاوکانیا تواهی پرسکری که ترکیه ده نچاری سرکنا پرسکری که کرده جبر وی که خلاصیا جی کریز تقاس چاری سریا پرسکری که کرده دوی CHP دوی رایا چاری سریا دموکراتیکا پرسکری که کرده گاوان باویشه هک گاوین راست بین هاویتن امیجی وکه هزین دموکراسی ین کردستان و ترکیه دستک بدنه ام وکه پیوستیا برپرسیاریا خویا دیرو کی هلوست خواه بویرنگی نشان دادن. کمیسیونی بالای سربخۆی هەڵبژاردنەکانی عێراق وادەی دەستپێکردنی بانگشی هەڵبژاردنی پەرلەمانی هەرێمی دیاری کرد کە لە دەیمانگی ئایرۆ دەست پێ دەکات. ئامادەکاریەکانی کمیسیۆنی بالای هەڵبژاردنەکانی عێراق بۆ هەڵبژاردنی پەرلەمانی هەرێمی کوردستان بەردەوامە. ئەمڕۆ وادەی بانگشی هەڵبژاردننی دیاری کردو. جومانە غەلای وتەبێژی کمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بە میدیاکانی ڕاگەاندووە بە گوێرەی خشتەی زەمەنی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان ڕۆژی دەیمانگی ئایر بانگشی هەڵبژاردن دەست پێ دەکات و لە 6 حوزەیرانیشدا کۆتایی دێ. ئەمەشی بۆ شکرۆ بڕێرە کۆتایی لەبارەی دەستپێکردنی بانگشی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان لەلایەن ئەنجومەنی کۆمیسەرانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقەوە. دوای 2 جار دیاریکردنی وادەی هەڵبژاردنی سەرۆکاتی هەرێم بۆ جاری سێم دەی حوزەیرانی ئەمساڵی بۆ هەڵبژاردنی خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان دیاریکرۆ هاوکات دادگای فیدراڵی عێراق لەبارەی ئەو هەڵبژاردنەشەوە چەند بەڕارێکی دەرکردووە کە گرنگترینان کەمکردنەوەی کورسەکانی پەرلەمان بووە لە 111 کورسی و بۆ 100 کورسی هەروە کۆمیسیۆنی چەند ڕێکارێکی نوێ بۆ هەڵبژاردنە دەرکردووە بەخۆیەوە پارتی دموکراتی کوردستان بایکۆتی هەڵبژاردنی کردووە. لەگەڵتان بەردەوام دەبین تۆڕی مافەکانی کوردستان بڵاوی کردوتەوانەیە کە ئەمڕۆ هێزە چەکدارەکان هەڵیان کوتاوەتە سەرگوندی دێوەزناو لە شاری سەوڵاوی ڕۆژهەڵاتی کوردستان سێ هاوڵاتی دەستگیر کردووە و دەشڵێ ئەو هێزانە مۆڵەتی یاسایان پێنەبوو بۆ دەستگیرکردنی هاوڵاتیانەی گوندەکە. تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان لەبارەی دەستگیرکردنی ئەو سێ هاوڵاتی ڕۆژهەڵاتی کوردستانەوە باسی لەوە کردووە کە هێزە چەکدارەکان هەڵیان کوتاوەتە سەر گوندی دێوەزنە لە ناو شاری سەوڵاوی ڕۆژهەڵاتی کوردستان و سێ هاوڵاتیان دەستگیر کردووە و بەناوەکانی ئومێد شەهداد، عومەر حسێنی و عەلی حسێنی. ئەوەش ئاشکراکراوە هێزانە مۆڵەتی یاسایان پێنەبوو بۆ دەستگیرکردنی و هاوڵاتیانەی گوندەکە. لە ڕۆژی 20 مانگیادارەوە تاوا کۆمڕۆ لانیکەم 26 هاوڵاتی و چالاکی کورد لە ناو شارە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەست بەسەر کراون لە کۆی و هاوڵاتیانەش 8 کەسیان ڕەوانەی زیندان کراون. لە دوایین هەواڵدا وەزارەتی تەندروستی غەزە و وەزارەتی تەندروستی ئیسرائیل لەبارەی ژمارەی کوژرا و بریندارەکانی جەنگی نێوانیانەوە دوو ڕاگەنراوی جیاوازیان بڵاو کردوتەوە. وەزارەتی تەندروستی غەزە دەڵێ بۆی بۆردمانەکانی ئیسرائیلەوە تا ئێستا 33970 وڵاتی لە غەزە کوژراوە، هەروە ژمارەی بریندارەکانیش گەشتوتە 76700 کەس. ئەمەژە بۆ شکرا بۆی شەڕۆپێکدادانی بۆردمانەکانی سوپای ئیسرائیل لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 71 کەس لە غەزە کوژراون و 106 دیکەش بریندار بووە. وەزارەتی تەندروستی ئیسرائیلیش بڵاوی کردوتەوە ژمارەی کوژراوانی وڵاتەکان بۆی هێرشەکانی حەماسە و گەشتوتە 1400 کەس